سینەی بێچینەی دایکم بوو. یەکەم بێشکەی ئارامی من قۆڵ و باسکی بێخۆشی دایکم بوو. دایکیان هۆمەن بەعی ئەوینی من، نوری بێزەڕی خۆرە تاوی من، لە ئاستۆدا نەک خامەکەم، تەنانەت خۆشم شەرمەتەی وەفاتم. لە ئاستۆدا نەک خامەکەم، تەنانەت خۆشم شەرمەتەی وەفات. پێغەمبەر جان صلی الله علیه وسلم دەفەرمێت بەهەش لە ژێر پێی دایکە. Ay da şirine